ئامان جۆم بەس لە ئاهەنگەکە چی بوو و ئایا ئەم ئاهەنگار خۆڕستکانە بوو و ڕێژەی ئامادەبووان لە ئاهەنگەکەیان چۆن بوو؟ دەستخۆشی بۆ جەنابتان دیارە ئەمڕۆ خەڵکی ئیسلام خواز و خۆشەویستانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە شار وچکەی چەمچەماڵ و دەوروبەری گرتبوونەوەیەکی ناڕەزایی دەربڕێنرا تایبەت بەو سوکایەتیانی کە لەم دوایە بەداخەوە بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ لەلایەنی کەسانێکەوە کە هەم نەیارن و هەم بیاگان لە سیرەت و خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی بە مرۆڤایەتی چ جای مسلمانان بە تایبەتی. ئێمەش ئەمڕۆ دیارە گرتبوونەوە کە لە شاری وچکەی چەمچەماڵ ئەنجام دراوە خۆشبەختانە خەڵکێکی پەرچاو لە خوشکان و لە برانتیایە بەشداریان کردووە و ئامانجیش لە گرتبوونەوە کە دیارە پاڵ پشتیکردنە بۆ سنەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و گەیاندنی نیگەرانیە بۆی کە ئێمە لە مقدساتی ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێ دراوە بۆ ناڕەزایەتی و ڕەتکردنەوەی ئەو بابەتەیە کە لێرەوە لەوێ جار دووبارە بێتەوە و پابەندبوونە بەو سنەتانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بۆچی هاتووی بۆ ئێرە؟ بۆ پشتیوانی لە پێغەمبەری خوا. کاتچەند پێویستە هەمومان پێغەمبەرمان خۆش بێت لە خۆمان زیاتر لە کەس و کارمان لە دایک و باوکمان لە مناڵەکانمان لە هەموو کەسێ لە دایک لە باوک ئەوەش خۆشەویستی پێغەمبەرە سەڵاسەمای لێکردوون لێرە کۆ بووینەتەوە یەک شتێنیە خۆمانە بەویستی خۆماتی بۆی خوای گەورە ڕەحمان لێ بکەن بەر شەفاعەتە بکەوین. کۆمەڵێک ئەندام پەرلەمان بەناوی خەڵکی کوردستانەوە ئاچوونە کۆنسڵی فەڕەنسا و پشتگیری خۆیان بۆ وڵاتە ئەڵمانیا دووپات کردەوە. ئایا تۆ ئەو ئەندام پەرلەمانانە بە نوێنەری ڕاستەقینەی خۆت دەزانی؟ هەرگیز بە نێونەری خۆم نازانم هیچ فەرقی نییە لەگەڵەوانە وتیان وتە حەقیم نییە وتیان وتە هیچ تۆ پشتگیریان کردوە گەوانەوان. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا كثيرا. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. بۆ پشتگیری پێغەمبەرەکەمان هاتوین صلی الله علیه وسلم کەوانە حەزانی ئەم ئیسلامە لێرە و لەوێ دژایەتیەکەن. ئێمەش وەکو بسڵمانی وەکو بسڵمانێک و بسڵمانانی ئەم شارە پشتگیری ئەم ئیسلامە و ئەو پێغەمبەرەکەین بە هەموو شێوەیەک و بە هەموو جۆرێک بە ڕوحی گیان لەگەڵین لە دایک و باوک لە ماڵ و مناڵ لە کەس و کارمان خۆشترمانێ پشت بەخوای پشت و پەنامانە ئینشەڵڵا لەم دنیا و لەو دنیا. وەڵڵی حەچی بۆ بکەی کەمە هەمومان قەرزاری ئەگەر نا ئەو پێغەمبەرە نەبووە ئێمە ناگەیمان ئەمڕۆژ ئێمە نەبوون بووین کردمانێ بوون عالەمی ڕزگار کرد وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە لیلعالەمین هەر بۆ ئێمەش نەبوو بۆ عالەم بوو بۆ گشت دنیا. ئێمە بۆ پشتگیریکردن لە پێغەمبەری پێشەوای بەڕێزمان هەروەها بۆ ڕەتێک بۆ ئەو ئەوانەی کە سوکایەتی بە پێغەمبەر ئەکەن یاخود قسەی ناشرینە هەر شتێک بەرامبەر بە پێغەمبەرەکەمان ئەکەن ئێمە قبوڵی ناکەین چونکە ئەو پێشەوای مرۆڤایەتیە لەم دنیا و لەو دنیاش بۆ ئێمە. تا چەند پێویستە پێغەمبەرمان خۆش بێت لە خۆمان زیاتر لە کەس و کارمان لە دایک و باوکمان لە مناڵەکانمان ئەبێت لە هەموو کەس لە جەرگی خۆمان لە باوکمان لە دایکمان لە هەمومان هەموو کەس خۆشترمان بێت تەنانەت لە گیانی خۆمان خۆشترمان بێت ئەبێ گیانی خۆمان بکەینە قوربانی لە پێناو پێغەمبەرمانە ئینشاءالله. ینی بە جیاوازی چنی توێژەکانەوە بەشدار بن لەم جۆرە مەراسیمانە بۆ پشتگیری لە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەبێ هاوڵاتی ئەوەی کە خۆشەویستی پێغەمبەری لە دڵا بێ بەشداری بکات ئەوەی کە پێغەمبەری لە دڵا بێ و بە پێشەوەی خۆی بزانێت نابێ بێدەنگ بێ لە ئەس ئەو ناڕەزاییانەیە. حەزەکەی بە خزمەت پێغەمبەر بگەیت چ لە خەوتایە لە بەهەشتا ئینشاءالله. ئینشاءالله ئەگەر بەڕاستی پێغەمبەرم لە دڵا بێن ئینشاءالله لەو دنیاش پێ ئەگەمەوە. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم إلى يوم الدين أجمعين. يعني بهاتنی ئەم هاوڵاتیانە يعني لە هەر سنوورێک کە چالاکە بێ ئەمە دەربڕینی خۆشەویستی و پشتگیری بۆ پێغەمبەر ئارە وەڵا ئەمە زۆر پشتگیریەکی جوانە و زۆر جێی شانازیە بۆ
کورد بۆ خەڵکی چەمسەماڵ بۆ خەڵکی تەکێ کە هاتوونە بۆ ئەم گردبوونەوە جوانە بۆ پشتگیری لە پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم چونکە بەڕاستی جێی شانازیە کە ئێمە بتوانین پشتگیری لێ بکەین 1400 ساڵ لەمە پێش ئەو پەیامێکی گەیاندووە پێویستە ئێمە بەردەوام بین لە گەیاندنی پەیامەکەمان پێغەمبەرمان لە خۆمان لە کەسوکارمان لە دایک و باوکمان لە مناڵەکانمان زیاتر خۆش بێ ئەخۆیەوە ینی ئەبێ ئێمە پێغەمبەرمان لە دایک و باوکمان و لە هەموو کەسێ زیاتر خۆشتر بێوە هەروەش هاتووە هەرواشە بێ ئینشاءالله و هەتاوەکو ئەژمرین جێ ڕێبازەکەی بەرنادێن لەخەوە یاخود لە بەهەشتان بە خزمەتی پێغەمبەرگەی دوورودی خوای لەسەر بێ هیوایەتێکی گەورەی منە هەمیشە ئەڵێم ئینشاءالله لە قیامەتە ئەکەوێنە بەر شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەمیشە خەونی گەورەمان ئەوەیە کە بۆ نمونە بتوانین لە خەوەکانمانە بیبینین والله بۆ هاتمە کە ڕئیسی فەڕەنسا جوێنی بە پێغەمبەری خوا داوە صلی الله عليه وسلم وەکو پشتگیریەک بۆ محەممەد هاتینەتە ئێرانە خۆشەوێ صلی الله عليه وسلم والله بەقەدەر هەموو دنیا خۆشم تەوێت لە دایک و باوکم زیاتر خۆشم تەوێت ڕوحم بە فیدای بێ چەند پێویستە یعنی چ بە ئابوونی لەم جۆرە چالاکیانە چ بە سەڵاوات چ بە جێبەجێکردنی سونەتەکانی پشتگیری لە پێغەمبەرکەی دوورودی خوای بە هەموو جۆرێک من ئامادەم پشتگیری لە پێغەمبەری خواکەم ڕوحم بە قوربانی بێ ئەو کەسەی کە جوێنی پێداوە ئینشاءالله خوای گەورە لەم دنیا لۆ دنیا بە ڕسوایی دینیت حەزەکەی چ لە خەوات چ لە بەهەشتا بە خزمەتی پێغەمبەرگەی دوورودی خوای لەسەر بێ هەموو کاتێک حەزەکەم لە خزمەت پێڵاوەکان پاشیا بم دایە حاجیان بۆچی هاتووی بۆ ئێرە والله بۆ ئەم بۆ ڕەوە خاتی پێغەمبەری هاتوومە بۆ ئەوە چەند هاتووی پشتگیری لە پێغەمبەرگەی دوورودی والله لەگەڵ گیان و ڕوحم هەموو شتێکا پشتگیری لێکەم لە هەموو کەس دەکەم لە ڕوحم لە هەموو کەسم خۆشترەوێ هەموو کەس خۆشەویسترە والله بۆوانە زۆر دوژمن بە من بێبیان کوژم ئەو کەسێک کە زدی ئەو بێ بەڵام من ئەوەی ئەوی خۆش بێ لە چاوم خۆشترێ لە هەموو کەسم خۆشترێ اللهم صل على محمد وعلى آل محمد اللهم صل على محمد وعلى آل محمد هاتنمان بۆ ئێرە خۆی لە خۆیدا نیشانەی ناڕەزایە بەرامبەر بەو بێئەدەبی کە بەرامبەر بە سەروەری مرۆڤایەتی و سەروەری هەموو ئێمە دەکرێت هەروەها ئەمانەوێت دووپاتی کەینەوە کە ئێمە بە هەموو شێوەیەک لەگەڵ ڕێز و خۆشەویستی ئەو پێغەمبەرین ئێمە ئەو فێری ئەدەب و ڕەوشتی جوانی کردین بۆیە هەموو بێئەدەبیەک بەرامبەر بە ئەو بێئەدەبیە بەرامبەر بە هەموو مرۆڤایەتی بۆیە بەو پەڕی دڵەوە بەو پەڕی ئیمانەوە ناڕزایی خۆمان دەردەبڕین بەرامبەر بەو بێئەدەبی کە بەرامبەر بە سەروەری مرۆڤایەتی کراوە پێغەمبەرمان لە خۆمان لە کەسوکارمان لە دایک و باوکمان لە مناڵەکانیشمان زیاتر خۆش بێت مێژوو دەڵێ ئێمەی کورد بە تایبەتی ئێمەی کورد پێشەوەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ ببێ بە پێغەمبەر ژێردەستەی فارس و ڕۆم و بێزەنتی و عەجەب و هەموو جیهان بووین ئیسلام ئێمەی کرد بە ئینسان ئیسلام وای کرد لە ئێمە کە بتوانین بوونی خۆمان بسەلمێنین ئازادی خۆمان بسەلمێنین بۆیە من دەڵێم کورد لە هەموو میلەتێ زیاتر پێویستە دیفاع لەو پێغەمبەرە بکە حەزەکەی خۆت چ لە خەوات چ لە بەهەشتا بە خزمەتی ئەو زاتە پیرۆزە بگەیت بڵێ یەکێ لە ئەو هەوڵ و تەقوایی کە ئێمە ئیماندار بۆی دەکەین ئەوەیە کە لە حەوزی کەوسەر ئاوی دەستی ئەو نۆشکەین لە ڕۆژی قیامەتە بەر شەفاعەتی ئەو کەوین بۆیە بەشێکە لە ئیمانمان خۆشەویستی و گەیشتن بە ئەو بەشێکە لە ئیمانمان تا چەند پێغەمبەر خۆشەویست صلی الله عليه وسلم ئەرە بەخوا گەلێ زەرژیانی پێغەمبەرانم کردەوە بە چاوم کتابێکم هەیە ناو گشتیانی تایە ژیانی پێغەمبەران صلی الله عليه وسلم ئەرە بەخوا لە خۆشەویستی پێغەمبەر هاتووی بۆ ئێرە صلی الله عليه وسلم ئەرە وەڵڵا وەخەی ئەرە وەڵڵا لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم قد لە خەوتا پێغەمبەر دیوە صلی الله عليه وسلم لە خەوتا هاتووەتە خەوت نەوەڵا برێم وایە نەوەڵا هەیە
چۆتە خەوی بەس بەخوا نەبەخوا خەوا بە خزمەتی بگەی لە بەهەشت بکەم من سەر ژیانی بەسەرهاتیم کردووە سەر ژیانی بەسەرهاتیم کردووە وەڵاهی ئەوانە فەقیر بوون وەڵاهی برێ دەوڵەمەند بوون نەوەڵا برێ ساحب عەرز بن نەوەڵا فەقیر بوون بەس ئاوها بوون خوا بە ڕەحمی خۆی ڕەحمە لێکە چی پێ بۆ کەسانەی قسە بە پێغەمبەر ئەڵێن سەڵڵاهو عەلەیهی وسەلەم سوکایەتی پێەکەن وەڵای ئەمە شکاتا دەنێن دەستخوا ئەوەی سوکایەتی پێکە ئایدەنێن دەستخوا ئێمە عەبدێکی بێدەسڵاتین عەبدێکی هەژارین ئەسیری دەستی نەفسی غەدارین ئەگەر ڕەحمی تۆ نەبێ خالقی ڕەحمان دروستکردن سومۆروچن ڕەحمی تۆ ئەمنە زۆرەنە نەوە بەحرەنە نەوە دەریایە جەلال و کەمال هەر بۆ خوایە اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد هزار صلاوات ديال پیغمبر صلى الله عليه وسلم ئێمە ئەمڕۆ وەکو گوتبوونەوەی گاتوینە دژی ئەو قسانی کە ماکرۆن لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوێتی ئێمە وەکو ناڕەزایەک هاتوینە بەرپەرچی ئەو قسانی ئەو بینەوە پێغەمبەرمان خۆش بێ لە خۆمان زیاتر لە کەس و کارمان لە دایک و باوکمان لە مناڵەکانمان زیاتر خۆشمان بێ بەڵێ بێ زۆر خۆشمان بێت چونکە ئەو خۆشەویستی هەمومانە خی گەورە ئەوی هەبژاردووە کە بۆ بەرەپێدان بۆم ڕێبازەی ئەو لە ڕێبازەکەی ئەو بەدایم بەردەوام بین ینی کەم یعنی پێویستە لەسەر مسلمانان هاوڵاتیان بەشداری لەم جۆرە بەڕاستی بکەن ئەمە تاچەنەوە دێنێت کە هاوڵاتیانی کورد پێغەمبەریان خۆش بەڵێ ئێمە خۆمان بە مسلمان بزانێ هەتا کێکە مسلمان بخۆ بە مسلمان بزانێ ئەبێ لانی کەم نەزیک خۆی کردارێکی هەبێ دژایەتێکی هەبێ قسەیەکیش بێ بە کوچوترین شتێکیش بێ ئەبێ بە پیچی ئەم قسانەی باتەوە چونکە ئەوی خۆی بە مسلمان بزانێ نابێ ئەم قسانە بچێ بەسەریا و ڕازی نەبێ والله إيش الله هاوات يومنا اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم سپاس ستایشی بخوا کە بە مسلمانی خەڵقی کردن و دروستی کرد ئەو پێغەمبەرە پێشەوای ئێمەش بۆیە خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئێساکە لێرە خڕبووینەتەوە گرتبوونەوەیشی هێمنانە لەسەر خۆ دژی ئەو قسەوانە و ئەو تان و تەشانەی کە لە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ ئەدرێت ئێمە مسلمانان پێمان ناخۆشە بە هیچ شێوەیە لەگەڵ ئەوانەی ئەو کەسانەشی کە ڕۆشونە بۆ لای ئەوانەی کە پشتگیری ئەکەن لە وڵاتی فەڕەنسا وڵاتەکانی تر بە ناوی ئێمەی مسلمانەوە بەریئن لە ئێمە لەوانین و ئەوانیش لە ئێمە نین مامۆستا گیان پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ لە خۆمان لە کەس و کارمان لە مناڵمان لە دایک و باوکمان زیاتر خۆش بەڵێ بە دڵنیایەوە پێویستە و زۆر زەروریشە خۆشەویستی خۆمان ئێمە دەرئەبڕین بەوەی کەوا ئێمە بە بەردەوام بین لەسەر سونەتەکانی بەجێ بگەێنین ئامادەگاریمان تیا بێ بۆ ئەوەی کەوا خۆمان فیدای خاک و نیشتیمان و دینەکەی بکەین ئەو پەڕێتی لەگەڵێ خۆشەویستیمان بۆ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم مای کردووە نەک هەر ئەمە بگرە لە مەشت زیاتری پێویست بێ من بۆی ئەەکەم لە پێناوێ ئاجەنگم نەک هەر بێم گرتبوونەوەیشی ئاسایی بکەم چ لە خەوا چ لە بەهەشتان بە خزمەت پێغەمبەر و گەی درودی خوای لەسەر حەمد و سەنای خوا ئەکەم سوپاس و ستایشی خوا ئەکەم ئەو شەرەفەم پێ بەخشێکەوە بگەم بەو زاتە صلاة و سلامی خوا لەسەر فەخری کائینات پێغەمبەر صلی الله علیه وسلم اللهم صل على محمد وعلى آل محمد جەنابتان وەکو مامۆسایەکی یانی ئەمڕۆ بۆچی لێرەن و تا چەند پێویستە مسلمانان لە هەموو شوێنێک پشتگیری لە پێغەمبەری خوا بکەن سەرەتا بە ناوی خوای پەروەردگار ئەمڕۆ ئێمە لێرەین وەکو باقی شار و شارۆچکەکانی تری کوردستان ئەو پەیامە بە گوێ جیهانە ئەدەین کە ئێمە بەڕاستی شوێنکەوتووی پێغەمبەری خواین صلی الله عليه وسلم و پێغەمبەری خوامان خۆش ئەوێ و هەر کاتێک تا نەوتە شەر بدرێت لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمەش ئامادەین ئاوها بەو شێوازە بەو ئوسلوبەی کەوا پێویستە ڕەدیان بدەینەوە مسلمان پێغەمبەری لە خۆی زیاتر لە کەسوکاری لە دایک و باوکی زیاتر خۆش بێ بە تاکید خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی کاملبوونی ئیمانمان
ئێمە هەتا پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم خۆشنەوێ ئیمانمان کامل نابێ لەبەر ئەوە ئەبێ پێغەمبەرمان لە هەموو شتێک دوای خوای پەروەردگار لە هەموو شتێکی تری ژیانمان خۆشتر بوێ. هاوڵاتیەکی کورد هەتاکو چەند ئەو ئەندام پەرلەمانانە بە نوێنەری خۆتەزانی کە چون بۆ کۆنسڵی فەڕەنسا و پشگیریان لە وڵاتێکی ئەلمانی وەک فەڕەنسا. بەڵێ بەڕاستی ئێمە ئەو نوێنەرانەی پەرلەمان کەوا پشتگیری لە فەڕەنسا و لە هاوشێوەکانی فەڕەنساکەن بۆ دژایەتی کەوا کاریکاتێریان دروست کردووە بۆ دژایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ کاتێک ئەو خەڵکانە بە نوێنەری خۆمان نازانین نوێنەری ڕاستەقینەی ئێمە ئەوانن کەوا پاڵپشتی شریعەتی ئیسلامن کەوا پاڵپشتی پێغەمبەرن صلی الله علیه وسلم. ئێمە وەکو لە مسلمانانی شاری چەمشەماڵ کۆبووینەوە لەم کۆبوونە جەواماریە بۆ دیفاعکردن و بۆ پشتگیریکردن لە شأنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەو پێغەمبەرە نازدارە هەموو کات و هەموو ساتێ تا کۆتا مەرحەلەی ژیانی لە خەمی ئێمەیە بووە لە ئاواتی ئێمەیە بووەکەوە ئێمە بگەین بە مەنزڵگەیەکی چاک لە قیامەتە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێویستەکە ئێمە هەموو کات دیفاعی لێ بکەین و دیفاعکردنمانش ئەم جەماوەریە ئینشاءڵڵا ئەبێتە تێشێک بۆ قیامەتمان ئێوەش بەخێر بن ناخۆ سەرچەم. گومان لەودانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە چەندین فەرمودەی شیرینە ئاماژە بەوە کە ئەفەرمێ ئیمانی هیچ کەسێکتان کامڵ نییە هەتاوەکو منی لە ماڵ و سەروەت و سامان و هەموو شتەکانی ژیانی خۆشترنەوە بۆ یەکگرنەوە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا تۆم لە هەموو کەسێک زیاتر خۆشەوێ بەڵام لە نەفسی خۆم زیاترنا ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرمووی هێشتا ئیمانەکەت کامڵ نییە پاش ماوەیەک ئیمامی عومەر هاتە لای فەرمووی ئەی پێغەمبەر خوا ئێستا تۆم لە نفسی خۆم زیاتر خۆشیە فەرمی ئەلئانە یا عومەر ئێستا ئیمانەکەت کامڵە بۆی پێویستەکە پێغەمبەری خوامان عەلەیهی سەڵات وەسەلام لە خۆمان و لە نفسی خۆمان دایک و باوکمان خۆشترێ هەتاوەکو ئیمانەکەمان کامڵ بێ دڵنیا بن ئەم کۆڕە جەماوەریە لە قیامەتە ئەیبینینەوە دیفاعمان لە پێغەمبەری خوا کرا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو چۆن بە شوێنی دەستنوێژەکە ئەمان ناسێتە لەلای حەوزی کەوسەر ئینشاءڵڵا تاک بە تاکمان ئەناسێتەوە کە دیفاعمان کردو لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لێرەوە ئەڵێن ئەی پێغەمبەری خوا ئەوەی لە توانامان و کردمان ئێمە بەم شێوەیە پشتگیری خۆمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەربڕی. اللهم صل على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. هزار صلوات بين ديار في غمر هزار صلوات بين ديار في غمر هزار صلوات بين ديار في غمر. ئەرچی هەموو مسلمانێکە واجبە لەسەری کەوا پشتیوانی لە شکۆ و ناو و ڕێز و حورمەتی پێغەمبەر بکات صلی الله علیه وسلم. هەڵبەتە ئەگەر هەموو دنیا دژی پێغەمبەر بۆ سەد و صلی الله علیه وسلم زەڕەیەک لە شکۆی کەم ناکە بەڵام ئەوەی لەسەر مسلمانە واجبە لەسەری دیفاع لە خۆی بکات چونکە ئێمە هەمیشە دوعاکەینەوە پاڕێینەوە ئەڵێین خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان بکەی صلی الله علیه وسلم ئەگەر لە ئومەتی ئەو نەبین بە کردار بە دڵ بە جان بە ماڵ بە سامان بە مناڵ ئەوە نەمانتوانیوە ئەو خۆشەویستیە یان ئەو شەفاعەتەیە ئەو بەدەست بێنین بۆیە واجبە لەسەر هەموو مسلمانێکەوە ئەمڕۆ بەرەی کوفر و ئیمان هەیە بێتە ئەو بەرەیەوە کە پێوترێ بەرەی دیفاعکردن لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. تاشی مسلمان پێغەمبەری لە خۆی لە کەسوکاری لە دایک و باوکی لە مناڵەکانی زیاتر خۆش بێ. بێگومان واجبە خوای پەروەردگار بە واجبی داناوە کەوا مسلمان پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لە هەرچی کەس و کار و ماڵ و مناڵی خۆشتر بێ خۆ ئەگەر کەسێک وانە بێ ئەوە ئیمانی دانەمەزراوە وەرەکو چۆن پێغەمبەری خوا ئیمامی عومەر دێتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لە هەرچیم هەیە تۆم خۆشترە یا ڕەسوڵ الله لە خۆم نەبێ ئەفەرمێ ئیمانت دامەزراو نییە ئەفەرمێ ئیمانت دامەزراو نییە نوقسانە ئەگەر منت لە نەفسی خۆت خۆشتر نەوێ دوای ماوەیەک پێ ئیمامی عومەر دوای دیراسەیەک دێتەوە خزمەتی پێغەمبەر فەرمێ ئێستا تۆم لە خۆشم خۆشترە ئەوێ یا ڕەسوڵ الله فەرمێ ئەلئانە یا عومەر